السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیانی عزیز، مامۆستاوە شەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11. قوتابیانی خۆشەویست، لە بەشی 1 و 2 لە بەشێک باسی جوڵەمان کرد لە بەشەکانی کە ئەوەی کە باسمان کردن هەر هەمویان پەیوەندیان بە پۆلی 12ەوە هەیە، بۆیە ئەو بەشەش زۆر گرینگە بۆ پۆلی 12. لەو بەشەدا باز لە چ دەکەین؟ باز لە یاساکانی نیوتن دەکەین لە جوڵەدا، یاساکانی نیوتن لە جوڵەدا باز دەکەین کە بەشی سێیە، بەشێکی زۆر ئاسانە. بزانین نیوتن ئەو یاسانی کە دایڕژ کە سێ یاسای هەبوون بۆ جوڵە چۆنی لێکدانەوەی بۆ دەکرێت. پاشان هەر لە بەشی سێ باز لە هێز و بەرئەنجامی هێز و باری هاوسەنگی دەکەین کەوانەش بابەتێکی زۆر گرنگن بۆ پۆلی 12. جا بۆیە ئەوڕۆ لە بەندی 1 بۆ 3 باز لە گۆڕانەکان لە جوڵە دەکەین کە یەکەم خاڵش بە هێز دەست پێ دەکەین. هێز ئەمە ڕۆژانە بەکاری دێنین. ئایا ئەو هێز ئێمە بەکاری دێنین؟ مەسەلەن هێز هێندێکی چۆنە؟ ئایا هێندێکی فیزاییە؟ ئایا بەچی دەپێورێت؟ و ئایا کێش چییە؟ و ئایا بارستایی چییە؟ ئەوانە هەمووی ئیشەڵڵا شی دەکەینەوە. سەرەتا دێنە سەر پێناسەیەکی هێز. بزانین هێز چیە؟ دەڵێ ئەو کاریگەریە کە کار لە تەن دەکات و لەوانەیە بێتە هۆی گۆڕینی بارەکەی لە وەستانە یان لە جوڵەدا. دوو جۆر ئەوشمان هەیە، بەس بە ئەوەت بۆ ڕوونکەمەوە. مەسەلەن بۆ نمونە ئەتۆ سندوقێکت هەیە، ئەو سندوقە ڕاوەستاوە. ئەگەر هێزێک کاری تێنەکە دەجوڵێت نەخێر، کاتە دەبێت هێزێک کار تێکە بۆ جوڵان کاتێک ئەو کاتێک هێزەکە کاری تێ دەکات سندوقەکە دەجوڵە، کاتە تەنەکە لە وەستانەوە دەستی کرد بەچی بە جوڵە. یان بۆ نمونە ئۆتۆمبیلێک کە دەڕوا لە ناکاو ئێستاپێک دەگری، ئێستاپێک بە هێزێک وایە بە هێزێک وا دەکرێت ئەو ئۆتۆمبیلە لە جوڵە بخانی لە جوڵە بوەستێت. باشە بابا کاتە هێز دەکرێت وا لە تەم بکە دەست بە جوڵە بکە و دەکرێت واش بکە تەن لە جوڵە بخات. جا لێرەدا دوو جۆر هێزمان هەیە، هێزی بواری و هێزی بە تەنەوە نووساو. هێزی بواری دەڵێ ئەو هێزەیە کە لەلایەن دوو تەندا هەیە، هەرچەندە ڕاستەو خۆ دوو تەنەکەش بەریەکتر نەکەوت بن، ئەوە پێیان دەڵێن چی بابە؟ ئەوە پێی دەڵێن هێزی بواری. مەسەلەن بوو نمونە وەکو هێزی کارەبایی، هێزی کارەبایی، هێزی موگناسی و هێزی کەشکردن. ئەو مامۆستا ئەگە بۆی هێنایەوەتی کام لەم هێزانە هێزێکی بواریە، دەڵێن هێزی کارەبایی و هێزی موگناسی و هێزی کەشکردن. مەسەلەن بۆ نمونەیەک وەربگرین، لێرە ئەمە زەویمان هەیە بابە، زەویت هەیە، مانگیشت هەیە. باشە؟ یخۆ ئەو دوو بەریەک نەکەوتون، بەڵام لە هەرمان کاتژدا هێزێکی بواری لە مابینیاندا دروست دەبێت. هێزی بە تەنەوە نووسا و هەر بە ناوی خۆیەتی دەڵێ ئەو هێزەیە کە لە ئەنجامی بەریەکەوتنی ڕاستەوخۆی نێیان دوو تەن بەرهەم دێت. باشە؟ بە ئەنجامی ڕاستەوخۆی بەریەکەوتنی نێیان دوو تەن بەرهەم دێت، وەکو هێزی لێخشاندن یاخود هێزی کاردانەوە. ئەگەر تەماشا ئەو وێنەیە بکەین، ئەو برادەرە تینی لە خۆی کردووە بە هێزێک دەهێ ئەو سندوقە ڕابکێشێ. هێزەکە کە بەکاری دێنە بۆ ڕاکێشانی بە بەهۆی چی وەڕادی کێشێ؟ بەهۆی پەتێکەوە ڕادی کێش، گروزێکە وەڕادی کێشێ، وانە؟ کەواتە ئەو هێزێکە لە ئەنجام بەریەکەوتنی ڕاستە و خۆ لە نێوان دوو تەن ئەو حساب بکە، ئەوە بارستایی خۆی هەیە، ئەوەش بارستایی خۆی، کەواتە دوو تەنمان هەیە، وەکو هێزی لێخشاندن و هێزی چی کاردانەوە. ئەو دواتر بە تەفاسیلی باسییان دەکەین ئینشاءڵڵا. ئێستا دەینە سەر تێبینیەکان. تێبینیمان هەیە، خاڵی یەکەم ئەوان تێبینیانە لەسەر هێزن. تێبینی یەکەم دەڵێ هێز دەتوانێت وا لە تەن بکات دەست بە جوڵە بکات یان بیوەستێنێت یاخود ئاڕاسی تەنەکە بگۆڕێت. سێ وێنەمان هەیە لێرە، تەماشا بکە کاتێک کە دەڵێن هێز وا دەکات دەست وا لە تەن دەکات دەست بە جوڵە بکات، وەکو کام وێنەیە؟ وێنەی ئەلف. ئێستا بوو نمونە ئەو خاتونە تۆپەکەی چ لێ دەکات؟ هەڵ دەدات. کە تۆپەکەی هەڵ دەدا کاتەوە دەستی بە جوڵە کرد، یان هێزیی بەکارهێنا بۆ جوڵانی چیە؟ تۆپەکە بیداتی وەستا بوو، وای لێ کرد لە وەستان و دەست بە جوڵە بکە. لە لەقی بعد دەڵێت تەن بوەستێنێت، یان دەکرێت وا بکات هێز تەن بوەستێنێت. تەماشاکە ئەو کەسێ بەرامبەری کە بەرامبەر ئەو خاتونێکە تۆپەکەی وەڵداوە دەتوانێت ئەو تۆپە بگرێتەوە لە جوڵەی بخات، کەواتە هەیە بەهۆی چی؟ بەهۆی هێزێکەوە. خاڵی جیم دەڵێ ئاڕاستەی جوڵەی تەن بگۆڕێت. مەسەلەن بوو نمونە ئەو برادەرە تۆپەکە چ لێ دەکات؟ لی دەداتەوە. باشە ئاڕاستەی تۆپەکە گەبوو لە ئاڕاستەی بێ کاتێک کە بەدارەکە لی دەداتەوە ئاڕاستەکە چی لێ دێ؟ پێچەوانە دەبێتەوە، وایە؟ کاتە هێز دەتوانێت هەم تەن وا لە تەم کە دەست بە جوڵە بکات، دەتوانێت وا بکات کە
تەن بوەستێنێ دەتوانەوەش بکە ئارستەکەی چی بکە بگۆڕێ. خاڵی دووەم هێز زۆر جار دەبێتەوە هۆی گۆڕنی شێوەی تەنێک کاتێک بەهۆی بەهێزێک کار دەکەێتە سەر تەنەکە وەکو پاستان بخێت سەر تۆپێک یان قودوێکی بیپسی مەسەلەن قودوێکی بیپسی دێنی یان دەبێکی ئاوی دێنی مەقەتار دەبین دەست دێتەوە یەک وایە شێوەکەی چی لێ دێت دەگۆڕێ بەهۆی چێ بەهۆی هێزێکەوە. خاڵی سێەم دەڵێ یەکەی پێوانەی هێز لە سیستەمی نێودەوڵەتی بە نیوتنە بە ناوە زانستەکەی ئیسحاق نیوتن کراوە باشە وەکو ئەوەی کە ئەو زانای ئیشی لەسەر کردووە. تەمان هێز یەکەی چێ بابە ئاگادار بە هێز یەکەیەکی هەیە پێی دەڵێن چی نیوتن و نیوتنیش ئاگادار بە دەکاتە کیلۆگرام مەتر بەسەر چرکە تواندوو باشە ئەوە ئاگادار بە. نیوتنمان هەیە لەستا بابزانانی نیوتن چیە ئەمە باسی نیوتنمان کرد بابزانانی نیوتن چیە. نیوتن دەڵێ بە بڕی ئەو هێزە پێناسە دەکرێت کە دەتوانێت تاودانێکی 1 مەتر بەسەر چرکە تواندوو بەو تەنە پەیدا کە بارستایەکەی چەندە 1 کیلۆگرامە. بابەجان هێز پیاسای نیوتن کە دەکاتە MA ئەو هێزە بڕەکەی دەکاتە تەعام بەچی دە پێوری نیوتن 1 نیوتن دەبێت ئەگەر هاتوو بارستایەکەی 1 کیلۆگرام بێ ئەو بارستایەمان 1 کیلۆگرام بێ جارانی تاودانەکەشمان چەند بێ دەڵێ بە تاودانی چەند 1 مەتر بەسەر چرکە تواندوو 1 مەتر بەسەر چرکە تواندوو یەک جاران یەک دەکاتی هەر دەکاتەیە کاتە مەتر بەسەر چرکە تواندوو جاران کیلۆگرامش هەر دەکاتەوە چی دەکاتەوە نیوتنکەوە دەتوانێت ئاوا پێناسەی بۆ بکەیت. کێش پێوەری ئەو هێزەرا کێشانەیە کە کار لەو تەنە دەکات مەسەلەن بۆ نمونە ئەمە ئەو پێناسەیە دەتوانێت لەسەر کاکە نیوتنی ڕوونکەینەوە کاکە نیوتن دەڵێت چی کاکە نیوتن ئەو سێوە دەبن دارێکی دانیش بوو بۆ خۆی بەڵام کە دیتی سێوێک بەردەبێتەوە بە تەپڵی سەری دەکەوێ یەخسەر هۆشی دێتەوە بەر خۆی دەڵ ئەو بوو بەسەرم کەوت جێکە دەڵێ بوو بەسەرم کەوت ئەو کاتە بیرۆکەی چی بۆ دێ بیرۆکەی کێشی بۆ دێ کێش دەڵێ پێوەری چێیە پێوەری ئەو هێزەیە ڕاکێشانەیە کە کار لە تەنەکان دەکات. ئێستا وا حساب بکە ئەو سێوە کە بەردەبێتەوە بەرەو کوێ دێ بەرەو زەوی دێ کە بەرەو زەوی دێت چ شتێک وایە کرد بەرەو زەوی بێت کێشەکەی کێش هێماچی دێت بە مانای FG دێ ئەو پێی دەڵێن چی بابە پێی دەڵێن کێش باشە. تێبینیمان هەیە خاڵی یەکەم دەڵێ کێش لە ئەنجامی ئەو هێزە ڕاکێشانەوە پەیدا کە لە ناو بارستایی تەنەکان و بواری کەشکردنی تەنێکی تردا هەیە نمونە وەکو گۆی چی گۆی زەوی ئێستا تۆ کە گۆی زەویت هەبێ گۆی زەویت هەبێ ئەوە زەوی بێ و ئەوەش مانگ بێ بێگومان هەردووچیان چیان هەیە بارستانی هەیە و هێزی کەشکردن لە لایەندا دروست دەبێت و بێشمان نەچێت وتمان هێزی کەشکردن هێزی چیە هێزێکی بواریە. خاڵی دووەم بەڵام بارستایی چییە بارستایی بڕی مادەیە لە تەنێکدا یعنی هەموو تەن مەساوە قەڵەمەمان هەیە بڕێک بارستایی هەیە بڕێک بارستایی خۆی هەیە بۆ هەر شتەکانی دەوروبەرمان هەیە بڕێک بارستایی خۆی هەیە جاکە دەڵێن بڕی بارستایی هەیە کەواتە بارستایی بە هەندێکی چا دەنرێ بە هەندێکی ژمارەی دادەنرێ باسمان کرد کاکە و نەبوو بەڵام کێش لەبەر ئەوەی تاودان کاری تێدەکە و ئاڕستەی دەبێت هەندێکی چیە ئاڕسەدارە. خاڵی سێەم بارستایی بە گۆڕانی شوێن ناگۆڕێ بەڵام کێش بە گۆڕانی شوێن دەگۆڕێ کوتمان کێش یعنی چی بابە یعنی FG یعنی چی یعنی MG ئێمەکە چی پێ دەڵێن بارستایی و جیەکەش ئەوە تاودانی پێ دەڵێن باشە تاودانی پێ دەڵێن تاودان بارستایی هەردووچیان چی پێ دروست دەکەن کێش ئەوە دەڵێن چی بابە پێی دەڵێن کێش باشە. عادی بارستایی هێماکەی چیە ئێمە بارستایی ئەو قەڵەمێت چ لەسەر زەوی بێ و چ لەسەر مانگ بێ ئەوە بارستایەکەی هەروە خۆیەتی ناگۆڕ بڕەکەی ناگۆڕێ بەڵام وەکو کێش دەگۆڕێ کاتێک ئەمە لەسەر زەوی چینە سەر مانگ بێگومان تاودانەکەش دەگۆڕێ کە تاودان گۆڕا ئەو تاودانە گۆڕە کاتە کێشەکەشی چی دەدێ کێشەکەش دەگۆڕێ کاتە بە گۆڕانی شوێن کێش دەگۆڕێ بەڵام بارستایی ناگۆڕێ. پرسیارێکمان هەیە لەسەر ئەو بابەتە ئەویشان دەڵێت چی دەڵێ کاریگەری هەر هێزێک لەسەر چی بەندە هەر هێزێک لەسەر چ بەندە ئەمن وتم بابەجان هێز دوشتی هەیە هێز دوشتی هەیە هەم بڕی هەیە هەم ئاراستە
كاتا كدلين آرستا يعني نشاني سالب وتي نشاني سالب موجب بلام كبر دلين مقصد من شيء جمارة باشا مثلا ام ظلم هيزيكم هي بركي 20 نيوتن برو باكور او دبيتا سي او دبيتا بر ادي او دبيتا سي ارستا اجبم هي او هيز نشانكم هم برم دي هم ارستم دي وا زابو دلين كاريغري هر هيزيك لسرت بندا لسر بري هيزو و ارستي چه ارستي هيزكا رون كرنويكي زياتر بكين لسر اوا کارگەری هەر هێزێک لەسەر بڕەکەی بەندە بوون منە ئەگەر ئۆتۆمبیلێک یاری منداڵان بەرەو پێشەوە پاڵی پێ بنێت دەبینین هەمان ئەو خێرایە وەرناگرێت ئەگەر بێت و پاڵێکی بەهێزتری پێ بنرێت یانە دوو ئۆتۆمبیلم هەیە ئەوان پاڵێکی کەمی پێ دەنێم و پاڵێکی خێرای پێ دەنێم ئایا هێزەکە دەور نابینێ لەسەر جوڵەی تەنەکان بێگومان دەور دەبینێ ئەویان هێواشتر دەجوڵێ ئەوان خێراتر دەجوڵێ وایە بڕی هێزەکە لە باری دووەم چیە زیاترە بۆ چونکە کارگەری هێزەکەی چیە زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکە کارگەری هەر هێزێک لەسەر ئارەسەکەشی بەندە بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلێکی یاری منداڵان بەرەو پێشەوە پاڵی پێ بنێت بە ئاراستەی جیاواز دەڕوات لە چا ئەو بارەی کە دوای کە لە دواوە پاڵی پێ دەنرێت کەواتە هێز بڕوو ئاراستەی هەیە مەسەڵەن ئۆتۆمبیلێک لە پشتەوە پاڵی پێ بنێ بەرەو پێشەوە چاوەتە لە پێشەوە پاڵی پێ بنێ لە پێشەوە پاڵی پێ بنێ ئارستەی هێزەکان لە پشتەوە ئۆتۆمبیلەکە یان لە پێش ئۆتۆمبیلەکە ئارستیان چۆنە ئارستیان جیاوازە کەواتە هێز لەسەر دووشت بەندە با بە کاریگەری هێز لەسەر دووشت بەندە هەم بڕ هەم ئارستە هێڵکاری هێزەکان قوتابیان هێڵکاری هێزەکان زۆر گرینگە بیزانی هێڵکاری هێزەکان یعنی چەند جۆر هێزمان هەیە هێڵکاریایی بۆ تەنەکان لە بارێک داریکراوە بۆ ئەوەی هێزانەکانیان لە تەنەکە کردووە بەگشتی هەر تەنێکە لەسەر ڕووی ئاسۆی یان شاوڵی دەجۆڵە چەند هێزێک کاری تێکردووە مەسەڵەن هێزی لێخشاندن یعنی FS هێزی کارتێکەر یعنی FA هێزی لێخشاندن واتە FS و هێزی کاردان ئەو جۆرەکانی هێزن دەویان زانین جا ئەو جۆری هێزانە چۆنی دروست دەبن هێزی لێخشاندن لە مابینی دوو ڕوو دروست دەبێت هێزی لێخشاندن ئەو لە نێوان دوو ڕوو لە نێوان دوو ڕوو دروست دەبێت مەسەڵەن بۆ نمونە سندوقێکم هەیە ئەو سندوقە بە هێزێک پاڵی پێ دەنرێت باشە لێرە لە مابینی ڕووەکە و سندوقەکە چێ دەبێت لێرە هێزی لێخشاندن دروست دەبێت هێزی کارتێکەرمان هەیە هێزی کارتێکەرەکە چیە مەسەڵەن ئەو کەسەیە مەسەڵەن لێرە ئەو سندوقەی ڕادەکێشە ئەو دەبێتە هێزی چیە هێزی کارتێکەر هێزی لێخشان دووبارەمان کردێتەوە لێرە هێزی لێخشان وتمە هەر بە چیدا دەدەین بە FS دادەین هێزی کاردانەوە چیە FN ئەوە دەتوانین لە باتی ئەوەی بڵین هێزی کێشکردن هێزی کێشکردن هێماکەی چیە FG و دایم ئارەسەشی بۆ کوێ بۆ خوار مەسەڵەن سەرەتا و سندوقە FG بۆ کوێ بۆ خوارێ بەڵام لە مەقابلیش دەپێچوانیش هێزیشکەمان هەیە پێڵێن هێزی چی کاردانەوە کە ئارەسەکە بۆ کوێ بڕۆ سەرەوە نمونەیەکمان هەیە ئەو هێزانەمان لەسەر ئۆتۆمبیلە قوتابیان ڕوون کردێتەوە ئەو ئۆتۆمبیلە ئەگە بێنە هێزەکان لەسەر دابەش بکەین چۆنی دابەشی دەکەین هێزێک کارتێکەر بڕوو لە پێشەیە بە پێچوانەکەی ویەوە هێزی چیە لێخشاندنێک کە لەمە بێن تایەکە ڕووەکە دروست دەبێت هێزی کاردانەوە ئارەسەکەی بۆ سەرە دەبێت و هێزی کەشکردنیش بۆ چێ دەبێت بۆ خوارەوە دەبێت لە پرسیاری پێداچوونەوەکەی بەند یەک بۆ سێ کۆمەڵە پرسیارمان هەیە لە پرسیاری یەکەم دەڵێت چێ سێ نمونە بۆ هەرێک لەمانە بهێنەوە خاڵی ئەلەف ئەو هێزەوا لە تەن دەکات دەست بە جوڵە بکە نمونەیەکم بۆ بێنەوە بە کەیفی خۆت هێزێک بێ کارە تنە بکە دەست بە جوڵە بکە مەسەلەن لێرە مەچمان نووسیوە تاودانی ئۆتۆمبیلێک بەرزکردنەوەی بەردی شەترانج بۆ خۆی مەسەلەن بوو نمونە تۆی کە یاریەکە دەکەی بڵێنەوە بەردەکە لێرە بێ کاتێک کە تۆ هێزێک بەکاردێنی ئەو بخو وەستاوە دیبەی دیجوڵێنی وەنیا لە وەستانەوە دەست بە جوڵە دەکات هاوشتنی چی تۆپێک بیدایەتی تۆپەکە وەستاوە کە تۆ لێی دەدەی تۆپەکە دەڕوا کاتە ئەوانە لە باری وەستاوە بوون هێزێک کاری تێکردون ئەو هێزانی وا لە تەن دەکات لە جوڵە بوەستن مەسەلەن بوو نمونە لە جوڵەدایە بەڵام هێزەکە وا بکەوی بەس مەسەلەن گۆڵچێکمان هەیە تۆپێک دەگرێتەوە تۆپەکە بە ڕووی دێ لە جوڵەدایە بەڵام کاتێککە دیگرێتەوە لە جوڵە دەوەستەیە کاتەوە هێزی چیە وەستێنەرە یان بوو نمونە ئیستۆپی سیارە یان برێکی سیارە بەس برێک خەتەرە ئاگادار بە نابێت ڕای چێشتی برێگرتنی ئۆتۆمبیل لە
لەو هێزانەدا دەنری کە واردەتەن دەکا بیوەستێنێ گرتنەوەی چی تۆپێکش لەلایەن گۆڕچێت. خاڵی جیم ئەو هێزەی ئاڕستەی جوڵەی تەنێک دیاری کراو دەگۆڕن نمونەی بۆ بێنینەوە لە سەری ئەو جاریان مەسەلەن بوو نمونە یاریزانێک شوتێک پاسێک دەداتە یاریزانی بەرامبەری خۆی ئەویش پاسێک دەداتە بەرامبەر یارزانێکیکە ها بوو نمونە ئەوە ئاڕستەی تۆپەکە چی لێ دەکە بابە ئاڕستەی تۆپەکە دەگۆڕێ مەسەڵەن یارە یارزانێکمان هەیە شوتێک لە تۆپێک دەدا بۆ ئاڕستەیە بۆ ئێرە یارزانێکیکە ئەلێرەیە ئەویشیان شوتێک لە تۆپەکە دەداتە بۆ ئاڕستەی چیکە دیقەت دەیە ئاڕستەی تۆپەکە چی لێ هاتووە ئاڕستەی تۆپەکە گۆڕاوە جا بۆی دەڵێن چی ئەو هێزی ئاڕستی جوڵەتەنێک دیاریکراو دەگۆڕن دەکرێت ئەو بکەنە نمونە وەکو لێدانی وەکو پێچکردنەوەی ئۆتۆمبیل کە ئەوی شەریەکەکە لە نمونونەکان سوکانت پێ ئارسەکەی دەگۆڕی وانە لێدانی تۆپێکی بەیزبۆڵ کاتێک تۆپێک دەبە ڕووماندی لێ دەدەینەوە ئارسی تۆپەکە چی دەکەن نەگۆڕین یان بوون منە لە یاری تۆپێنەوەکو لە نمونەی بۆم باس کردی پرساریشکە لە پرسارەکان دەڵێ دوو نمونە بۆ ئەو هێزە بواریانەی کە لەم بەندە باسکراون هەروە دوو نمونەژ ئەو هێزە بەریەکەوتن ئەو پێشتر باسمان کرد تومان دوو جۆر هێزمانە هێزی بواری و هێزی کەشکردن هێزی کەشکردن بۆ هێزی بواری وەکو هێزی کەشکردنی زەوی و هێزی کارەبایی یاخۆت هێزی موگناسی وانە بەڵام بۆ هێزی کارتێکردن وەکو لێدانی تۆپێک تو کار لە تۆپەکە دەکەی یاخود گرتنەوەی چونکە دەبێتە هۆی گۆڕان نەچی لە جوڵە پرساری سێیەم پرسارێکی زۆر گرینگە ئاگادار بن قوتابیان یعنی مامۆستا بە دڵنیاییەوە بۆ دێنێتەوە یەکەی هێز لە سیستەمی نێودەوڵەتی SI دا چییە؟ ئەمێکە بەهۆی یەکەی بنەڕەتێکیەوە دەرببڕە ئەمە پێشتر دەدەست ینی لە پێشتر باسم کرد گوتم یەک نیوتن دەکاتە کیلۆگرام مەتر بەسەر چرکە تواندو ئەوە لەش لەکوێ هاتوو لە یاسایەکە هاتوو نیوتن یەکەی چێە هێزە کیلۆگرامێکی چییە بارستای بەسەر پێورێ بە کیلۆگرام بارستایی بە کیلۆگرام دەپێورێت وانە لێرە بە جوانی بۆ بنووسم هێز دەکاتە مەسەلەن MA F یعنی هێز بە نیوتن دەپێورێ بارستایی بەس دەپێورێ بە کیلۆگرام و تاودان بەس دەپێورێ بە مەتر بەسەر چرکە تواندو باشە بابەجان کەواتە هاوتای نیوتن چییە کیلۆگرام مەتر بەسەر چرکە تواندویە پرساری چوارەم بۆچی هێز بە هێندێکی ئاڕستەیی دادەندێن چونکە هێز چی هەیە هەم بڕی هەیە هەم ئاڕستەشی هەیە لەبەر ئەوە پرساری پێنجەم هێڵکاری ئەو هێزانە بکێشێکە کا لە تۆپێکی شەق تێڵدا دەکەن وا دابنێ ئەو دوو هێزە کا لە تۆپەکە دەکەن بریتن لە هێزی کەشکردن و هێزی چی تێهەڵدانەکە تەماشا ئەو ڕسمەیەکە بابە ئەو یازانە شوتێک لەو تۆپەی دەدا لێرە کە شوتێکی لێ دەدا ئەو پێ دەڵێن هێزی شەق لێدانەکە و هێزێکیش بۆ خوارێ دایم کاتێکە چونکە ئەو تۆپە بارستایی هەیە هێزی چیە هێزی کەشکردن لە کوێ بارستایی هەبوو هێزی کەشکردنیش دەبێت واتە هێزی کەشکردن لە بارستایی دروست دەبێت قوتابیانی خۆشەویست لێرە لەو کەرتە لە کاتی 2 بۆ 3 ڕادەوەستین تاکو وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خۆی ئاگادارتان بێت.